ئەو فەشەلەی کە ئێستا هەستی پێکەین لە وڵاتە قەومیەکانە، ئەو فەشەلەی ئێستا هەستی پێکەین لە ناو وڵاتە عەرەبیەکانە بۆ نمونە کە لە سەرەتاوە وتیان ئەمانوێ سێ هەدەفی سەرەکی بێنینە دی. یەکەم وڵاتێکی عەرەبی دروست ببێ، وەحدە عەرەبیە، ئەمە پێش هەموو شتێک ئەوە. دووهەم بە هەمومان نەهێڵین ئیسرائیل دروست ببێ و زیاد بکە. سێهەم کۆمەڵگەیەکی بە ئابووری ئاسوودە دروست بکەین. هیچی نەهاتە دی، هیچ وەحدەیەک دروست نەبوو. لە سەردەمانی ئەوانە سینا فەوتە، لە سەردەمانی ئەوانە یەمەن بوو بە دوو یەمەن. هیچ وڵاتێک ئامادە نییە یەک بگرێتەوە. ئەوانەی کە ئەلەو سەردەمە قەومیەیە لە شەستەکانە وڵات نەبوون وەکو ئیمارات و ئەوانە بوون بە وڵات، بەڵام سۆزی قەومیەتیان تیان نییە. شوێنێکی وەکو دوبەی لە 1993 ئەجنەبیە، لە 1970 عەرەبە، زمانەکەش بە ئینگلیزیە، 2,100,000 هەندی لێ، کوێی قەومی ماوە. پاشان فەشەلبوون لە دروستبوونی وەحدەتێکی عەرەبی لە نێوانی بەسیتترین دوو وڵاتە، وەلەو یەک حیزبی بەعسیش حکمی کردبن وەکو عێراق و سووریا، بینیمان چۆن خەنجەری غەدریان لە یەکتریەدا. یەک هەستی قەومی ناسری لە نێوانی میسر و لیبیایە هەبوو، حدودیشیان پێکەوەیە، بەڵام هیچیان ئامادە نەبوون وڵاتێکی قەومی پێکەوە دروستکەن. هەر دروشمێ بوو بەرز بوو بۆ هیچی تر بۆ هەڵپەرچێکردنی خەڵکو و ڕەقس پێکردنیان بۆی بە دوای ئەم سەرکردانەیە بێ. لەو سەردەمەی ئەوانەوە ئیڵێن ئیسرائیل دروست بوو، لە 1948 تا ئیسرائیل دروست بوو، بەڕەسمی اعترافی پێکرا. لە پەنجاکانە هەستیان پێکرد، لە 59 ئیسرائیل 13 قومبەلەی زەڕی هەیە. ئێستا هەستی پێکەن ئیسرائیل لە ڕووی علمیشەوە 30 بەرابەری هەموو وڵاتە عەرەبەکان پێکەوە لاحی علمی احتیمام پێدا و بودجەی علمیە خاتە کار. دیموکراسێتێک کە لە ئیسرائیلا هەیە ئازادی فەراهەم هێناوە بۆ هەموو جوولەکەیەک کە دێ بۆ ئەو جنسی ئیسرائیلی وەرەگرێت، لە کاتێکا کە لە هیچ وڵاتێکی قەومیە نایبینی ئێستا لە سووریایە بەعسیەکی عێراقی بچێ بۆ سووریا و ئەو ئازادیە هەست پێ بکە. لە کاتێکە حیزبی بەعسی سووری لە زمانی حافظ ئەسەدا جەیشی نارد بۆ ئەوی لە کوێیتەوە لە جەیشی حیزبی بەعسی سەدام حوسێن بدەن کە چوو بۆ کوێیتەوە. کەوابوو نەک ئەوەندەی کە قەومیەتی عەرەبی وڵاتانی لە توپەت کرد، دیواری نەفسی لە نێوانیانە زیاتر کرد، قسمێکیشی لە کۆمەڵگەکە هێنا بەرەو ئیلحاد و عەلەمانیەتێکی بێدینی، و لە هەمان کاتە قسمێکی تریش بوونەوە بە دژایەتی کردنی ئەوانی تر. کەوابوو یەکەم لەو ڕۆ کە قەومیەکان زۆر لەوەدا بە هەڵەدا چوو بوون کەوایە نەزانی کە هەستی نەتەوایەتیە کە لە ئەوروپا دوایی بوو بە بزاوێکی کۆمەڵایەتی و دەوڵەتی نەتەوایەتی لەسەر دروست بوو، پاشان دەوڵەتی نەتەوایەتیش نەما. ئێستا کابرایکی هۆڵەندی هەست پێکاڵێ هاوڵاتی هۆڵەندیم. 1 ملیۆن کەس خەڵکی سوورینامە کە تۆچی بۆ هۆڵەندا من ڕەشپێستایان بینی، خەڵکی سوورینامەوە هاتووە بۆی 250,000 مەغریبی لەوێ جنسیەی هەیە. هەستی پێکەی کەوابوو ئێستا ئەو هەموو ڕەشپێستەی لە مارسیلیا هەستی پێکەی عەرەبەکان لە مارسیلیان یان لە لیۆن لە شارەکانی فەڕەنسا، ئەو هەموو تورکی هەستی پێکەی لە ئەڵمانیا 3 ملیۆن و نیو زیاتری لێ. ئەمانە ئێستا هاووڵاتین. وڵاتی ئەوە نەماوە بڵێ ئەڵمانیم بەو ئەقڵیەتەی کە میلۆسۆڤیچ ئەیویست سربیا دروست کات. ئەوە نەما. ئێستا وڵاتی مافی هاووڵاتێتیە. ئەو کەسەی کە لە نەرویجەژی لە شیمال بژیە لە جنوب، خەڵکی هەر شوێنێک بێ مافی وەکو یەکی هەیە، ناوی کە تۆمار کراوە لە وڵاتە، ڕەقەمی شەخصی خۆی لە هەر دایرێک تەقدیم کرد و عنوانەکەیدا، ئەزانن کە مادام ڕەقەمی تایبەتی خۆیەتی مافی هەموو هاوڵاتێتیەکی هەیە. قەومیەکان لەوەدا زۆر بە هەڵەدا چوون کە وایان زانی ئەوەی لە ئەڵمانیا یەکی پێگرتوون زمان و تاریخ کە ساتە حوسەری هێنایە وتی پێویستە ئێمەش لەسەر ئەساسی ئەوەوە یەک بگرین، یا مێشیل عەفلاق و هەروەها قەومیە عەلمانیەکانی کوردی
تەماشاکەین زۆر زوو فەشەل بوو کە نەیانتوانی دینەکەش بکەن بە بنەمای یەکگرتن لە کاتێکە عەرەب لە هەموو کەسێ زیاتر هەست پێەکە بە درێژایی تاریخی عەرەب غەیری ئیسلام نەیتوانیوە هیچ شتێک نەیتوانیوە عەرەبەکان بکا بەیەک. لەمەشا زیانێکی زۆر گەورەیان لێکەوت کە دینیان نەخستە ڕیزی ئەو بنەما قەومیانەوە کە بریتیە لە زمان و خاچی هاوبەش و مێژووی هاوبەش، هەروەها ئەو دینەش کە هەیەە. دینی ئیسلام وەکو دینی مەسیحێتی نەبوو کاتۆلیکی پرۆتستانتی قبول نەبێ. ئیسلام شیعە و سونی لە سەرەتاوە قبول بوو، ئیسلام خەواریج و معتەزیلەی لە سەرەتاوە قبول بوو وەکو پلۆرالیزم خوێندنەوەی جودا بۆ دەقێکی مقدەس. ئیسلام لە سەرەتاوە مەسیحێتی قبول بوو کە ئەیانود عیسا کوڕی خوایە. ئیسلام لە سەرەتاوە جوولەکەکانی قبول بوو بە درێژایی تاریخا وەکو جوولەکەکانی اعترافەکەن لە ژێرباڵی ئیسلامە ئاسوودەی خۆیان دۆزیوەتەوە بەختەوەریان دەستکەوتووە. ئیسلام اعترافی بەو هەموو خەڵکە جیاوازە کرد لە ئومەتەکەی خۆیان وەکو زمان 98 میلەتی لە خۆ گرت بوو، وەکو کولتوری جیاواز هی فارس بوو بێ یا هی ڕۆم لە شام یا هی قبتیەکان لە میسر یا هیناو ئەفریقا یان ئەوانەی هەندستان یان ئەوانەی قەراغی چین یا پەڕینەوە بۆ تاجیکستان و ئۆزبەکستانی ئەمڕۆ. ئەمانش زەرەرێکی گەوریان کرد کە دینەکەیان خستە لایەکی تر. زۆر لەوەدا بە هەڵەدا چوون وایان زانی قەومیەتی عەرەبی لەسەر ئەساسی زمان و مێژووی هاوبەشە بێ، هەروەکو کە کوردەکانیش بە هەمان شێوایان زانی هەر کەسە زمان و ژیانی هاوبەشی لەسەر خاچێک هەبێ ئەشێ هەستی نەستەوایەتی تیا بەهێز بێ. واژ نەبوو لە ساڵی 1970 بۆ 91 لە زمانی سەدام حوسەینە لە کوردستانی باشوور لە 7 نێرینەی کورد 5 بوو بوون بە جاش، هەمویان زمانیان کوردی بوو، هەمویان مێژوویان یەک بوو، هەمویان لەسەر خاچێکە ژیان، بەڵام بۆ تاوانبارێکی وەکو سەدام حوسەین هەر لە 7 نێرینە 5 بوو بوون بە جاش. کەوابوو لە سەرەتاوە ڕەتکردنەوەی فکرەکە لە سەرەتاوە داماوە لەبەر ئەوەی هیچ پیرۆزیەکی تیا نەماوە. ئەمە یەکێکە لەو خاڵە گەورانەی کە لە سەرەتاوە کوردایەتی وەکو فکر بیر ئاڵۆز بوو تایە، وەکو ئینسانێک ڕێی لێ بزر بێ، وەکو ئەوەی یەکێک ڕێگاکەی خۆی واز لێ هێنای بێ ڕاستە شەقامی خۆی معجب بێ بۆی یەکێکی تری ئینگلیز لایتێکی پێ و لە شوێنی چکە ئەڕوا ئەمیش بە ئومێدیەوەی لایتەکە دۆزێتەوە، بەس ئەم هەرە ڕوا بە دوایە فتیلەکەی خۆی واز لێ هێناوە، چرای خۆی واز لێ هێناوە بە ئومێدی لایتێک ئەڕوا سەیرەکە لایتێکە دۆزێتە دوای پاتریتیانی. ئەقلی بەوە نەشکا کە ئەو لایتە پاتریەکی پێویستە، پاتریەکەشی ئەوروپاییەکە خۆی ئینتاجی کرد. ئەوەی بۆ ئەو ئەشێ بۆ تۆ ناشێ، لەبەرەوە ئەوە یەکێکە لە گەورەترین زیانێک کە لە کوردایەتی کەوتووە، هەروەکو کە لە عروبە لە تۆرانیزم لەوانی ترکەوت.